بێموچەی دوو مانگی تێپەڕاند و کەمتر لە 24 کاتژمێری دیکە بڕیاری یەکلاکەرەوەکە لە بەغدا دەردەچێت. ڕۆژنامەیەکی عەرەبی زانیاری لەبارەی هۆکاری ڕاگررتنی موچەی هێزەکانی حەشدی شەعبی ئاشکرا دەکات. گەریلا وەک نیازپاکی دەست بە دانانی چەک دەکات و لە چەند ڕۆژی داهاتوو لە سلێمانی دەست پێ دەکات. ئەمڕۆ کۆبوونەوەکانی شاندەلاوەکیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەسەر پرسی نەوت کۆتایی دێت ئەگەر بگەنە ڕێکەوتن بەیانی سێشەممە کە کۆبوونەوەی هەفتانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوە دەچێت. بڕیار لەبارەی ناردنی موچەی مانگی 5 دەدرێت. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر ئەوەی تاوەکو ێستا ناکۆکی لەسەر بێ بڕی ئەو نەوتەیە کەوا حکوومەتی هەرێم داوای دەکات بۆ بەکارهێنانی ناوەخۆ بیجێڕێتەوە کە داوای 120,000 بەرمیل نەوت دەکات. شاندی حکوومەتی عێراقیش دەڵێت بەپێی بەکارهێنان دواتر کۆمپانیای سۆمۆ دیاری دەکات. ئەمەش وای کردووە تاوەکو ئێستا ئەو بڕگەیە باڵپەسێردراوی بمێنێتەوە. جێی باسا لەبارەی پرسی داهاتی نانەوتیش بڕیارە دواتر بەپێی میکانیزمێک ئەو بڕێگلایی بکرێتەوە کەوا بۆ حکوومەتی عێراق دەنێردرێت. ئەوە لە کاتێکدا ئەمڕۆ 2 مانگ تێپەڕی بەسەرەوەی کەوا موچەخۆرانی هەرێم واین موچەیان وەرگرتووە. ڕۆژنامەی ئەلعەرەب لە ژمارەی ئەمڕۆی داشکرای کردووە شارەکانی ئەمریکا لە دژی حکوومەتی محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق شارەکانی ئەمریکا لە دژی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لا هەڵکشاندایە. ئەوەش لە چوارچێوەی هەوڵەکان بۆ کەمکردنەوەی هەژمونی فراوانی ئێران کە ڕۆچۆتە ناودام و دەستگاکانی دەوڵەتی عێراق پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بڕیارە کۆتایی ئەمساڵ ئەنجام بدرێت. باگوێرەی ڕۆژنامەکە قەیرانی دواکەوتنی موچەی هێزەکانی حەشدی شەعبی بۆ تا ئامرازێکی فشاری ناوەندی کە واشنتۆن بەکاری دێنێت بۆ ناچارکردنی حکوومەت بۆ گۆڕینی سیاسەتی خۆی بەرامبەر بە گروپە چەکدارەکان کە تاران پشتیوانیان دەکات. ئەمریکا فشاری خستۆتە سەر کۆمپانیا و بانکە عێراقیەکان بۆ ڕاگررتنی موچەی زیاتر لە 250,000 ئەندامی حەشدی شەعبی باوەش سوودانی خستۆتە بەردەم ژاردەیەکی قورس لە نێوان ڕازیکردنی واشنتۆنیان پاراستنی یەکگرتووی هاوپەیمانی حکوومەتەکەی. باگوێرەی زانیاری سەرچاوەیەکی ئاگادار یەکەم قۆناغی چەکدانانی پەکەکە لە سەرەتای مانگی تەمووزی ئەم ساڵەوە دەچێتە بواری جێبەجێکردن. هاوکات چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا عەبدوڵڵا ئەوجەلان لەبارەی پرۆسەی چارەسەریەوە پەیامێکی نوێ بڵاو بکاتەوە و دوای ئەوە پرۆسەی چەکدانانەکە دەست پێ بکات. باوتەی ئەو سەرچاوەیە لە نێوان 3 بۆ 10 تەمووز ژمارەیەک گەریلا کە هێشتا ژمارەکەیان بە تەواوەتی یەکلا نەبووتەوە لە نێوان 20 بۆ 30 کەس دەبن. لە ڕێوڕسمێکدا لە سنووری پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی میدیەکان چەکەکانیان دادەنێت.